ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم ڕۆژ بە کۆمەڵە بڕگە و بابەتی سەرنجڕاکێش پەرزانیاری و هەواڵە ناوخۆی و گیانیەکان هاتینەوە لای ئێوەی عزیز و خۆشەویست بۆ هیواین ئەمڕۆ ڕۆژێکی پڕ ئێنەرژی بێت ڕۆژێکی پڕ وزە سۆبان ئێنەرژینە هەمیشە ئەوشە ئینگلیزیوانە بەکارێنین بەڵام ئینشاءالله ڕۆژێکی پڕ ئومێد و خۆشی بێت دوور بن لە هەموو ناخۆشی و ناخۆشیەک ئینشاءالله کوردستانمان ئاوادان بێ و ئەمڕۆتان بە خۆشترین ڕۆژ بەڕێ بکەن. سڵاو لەبێ سۆبان. سڵاو هاجا، سڵاو بینەران و بیسەرانی ڕۆژ باشی کوردستان 24. من کە کۆتایی بە پرۆگرام هێڵم خواتان لەگەڵ بیرتانەکەمەوە تا ئەم دقەیەکە ئێمەڵم سڵاوتان لێبێت و هیوادارین کە لە هەر شوێنێکن تەندروست و لەش ساغ بن. کاتژمێر حوتی بەیانیە و ئێمە لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لە هەولێر لەگەڵتانی بە کۆمەڵێ بڕگە و بابەت و زانیاری. یەکێک لەو هاوڵە گرنگانەی کە ئەمڕۆ هەموو جیهانیش پێوی سەرقاڵە بێت دووبارە داخستنەوەی خوێندنگا و زانکۆکانە لە چین و لە وڵات لە پەکین کە دووبارە خوێندنگەکان ناوەندەکانی خوێندندا ئەخرێتەوە بەهۆی بڵاوبوونەوەی دووهەم جاری ڤایرۆسی کۆرۆنا وەک چۆنەڵێ شەپۆلی دووهەمی ئەوەندە مەترسیدارە. ئینشاڵڵا ئێمە بە دوور ئەبین و ئینشاڵڵا ئەمە ئەبێت بە ئەزمونێک بە ئێمە کە ئەوان ببینین بۆی کە ئەم نەخۆشیە ئەوەنە بە سادە و ئاسان نەگیبنە پەرچاو و بۆی کە بزانین کە ئێمە ڕوبەڕووی چ مەترسیەک بوونێتەوە بە خۆپارێزیەکان بتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنا بپارێزین. بێگومان ئەو چەکە گەورەی کە بەرامبەر کۆرۆنا هەڵێگرین تەنها ئەو خۆپارێزیەیە کە نەک بۆ کۆرۆنا سۆڤان بۆ هەموو شتێکی دیکە ینی خۆپارێزیەکە پاگڕاگرتنە دوورکەوتنەوەی لە قەرەباڵغی ئەمانش نەک کۆرۆنا هەموو نەخۆشیکی تر ئەگەری گواستنەوە بەتایبەت ڤایرۆسە گوازراوەکان یاخۆ نەخۆشیانێکە لە ڕێگەی گواستنەوە بەریەکەوتنەوە تووشەبین بۆ ئینشاءالله بە خود پارێزی خۆمان هەموو کۆمەڵگاژە پارێزین و کوردستانمان سەلامەت و دوورە بین لەموو نەخۆشیێک بە هیوای چاکبوونەوەش بۆ هەموو ئەوانێک کە ئێستا توش بوون و بە زووترین کات بگەن ناو خێزانەکانیان و ماڵ و ژیانی ئاسایی خۆیان دەست پێ بکەنەوە و سۆڤانیش بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێکات. پێنج کەسی دیکە لە هەرێمی کوردستان بە کۆرۆنا گیانیان لەدەستدا و 182 کەسی دیکە تووشی ڤایرۆسەکە بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند 5 کەسی دیکە لە هەرێمی کوردستان بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستدا کە هەمویان لە پارێزگای سلێمانی. هاوکات 182 کەسی دیکەش تووشی ڤایرۆسەکە بوون. 30 کەس لە پارێزگاکانی هەولێر و 152 کەس لە پارێزگای سلێمانی تۆمارکراون. هەروەها 68 توشبووی دیکەی کۆرۆناش چاک بوونەتەوە. کۆی گشتی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 2655 توش بوو تا ئێستاش 95 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە. هەزار و 385 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەاند لە 24 کاتژمێردا 1385 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و هاوکات 60 کەسی دیکە بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی عێراق تا ئێستا 22700 کەس تووشی کۆرۆنا بوون و 712 توشبووی کۆرۆناش گیانیان لەدەستداوە. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕای دەگەێنێت دەخوازن گفتوگۆ استراتیژیەکان لەگەڵ عێراق درێژە پێ بدەن. لە میانەی پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند کە واشنگتن هیواخوازە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق لە هەموو بوارەکاندا پەرە پێ بدات و درێژەش بە دیالۆگی استراتیژی نێوانیان بدەن. ڕاشیگەیاند ئەمریکا خۆشحاڵە بە ئەنجامدانی گەڕی یەکەمی ئەو گفتوگۆیانە کە هەفتەی ڕابردوو تایبەت بە چارەنووسی ئەمریکا لە عێراق بەڕێوە چوو. هەر لەو پەیوەندیە تەلەفۆنیەدا پۆمپیۆ پشتگیری ئیدارەی ترامپی بۆ عێراق و کابینەی نوێی مستەفا کازمی دووپات کردەوە. و فەرماندەی گشتی هەسەدا ڕای دەگەێنێت خۆشحاڵن بە هەوڵەکانی ئەنەکەسە و پارتەکانی نێویەکێتی کوردی و هیوادارن بگەنە ئامانج. مەزلوم کۆبانی فەرماندەی گشتی هەسەدا لا پێگەی فەرمی خۆی لە تویتە ڕایگەاند شانازی بە کاری هاوبەشی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا و پارتەکانی یەکێتی نیشتیمانی کورد دەکەن. ئاماژەی بەوەش کرد هەوڵەکانی ئەوان بۆ پێکێنانی لێک تێگەیشتن جێگەی شانازیە. کۆبانی هیواش دەخوازێت بە واژەکردنی پەیمانێک لە یەکتێگەیشتنی پارتەکانی ڕۆژاوای کوردستان بگاتە ئەنجام و
مافی ڕەوای کورد مسۆگەر بکرێت. و بەهۆی تەشەنەکردنەوەی ڤایرۆسی کۆرۆنا چین جارێکی دیکە دەرگای قوتابخانە و زانکۆکان دادەخاتەوە. دوای ئەوەی لاماوەی تەنیا 2 ڕۆژدا نزیکەی 100 کەس لا پەکینی پایتەختی چین تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، بەرپرسانی ئەو شارە بڕیاریاندا جارێکی دیکە دەرگای قوتابخانە و زانکۆکان دابخێتەوە و دەوامی ناوەندەکانی خوێندن ڕابگیرێت. بڕیاریشاندا ئەمڕۆ خوێندن بە شێوەی ئۆنلاین لەو شارە دەست پێ بکاتەوە. بەرپرسانی پەکینیش داوا لە هاوڵاتیان دەکەن هاتوچۆکردن بۆ دەرەوەی شارەکە ڕابگرن. کۆتاییمان بە کورتەی هاوڵەکان هێنا و دەچینە ناو ناوڕۆکی پرۆگرامەوە. سۆڤان لەبیرە بێ 1-2 ڕۆژ پێش ئێستا فیچەرێکمان ئامادە کردبوو لەسەر ڕاوماسی لەسەر ڕاوماسی بابوو باسمان کرد. ئێستش باسی واکەین کە 1-2 ڕۆژ پێش ئێستا چەنە ینی وتیشمان کە قەدەغەی ڕاوماسی لەمڕۆ دەست پێەکە و ئێستا 2 ڕۆژە وادەی ئەو قەدەغەکردنەیە کە بۆ ڕاوماسی لە هەرێمی کوردستان کۆتایی هاتووە. بەڵام ماسیگر دەیان ماسیگر تۆڕیان خستۆتە ناو دەریاچەی دەربەنیخانەوە بۆ ئەوەی ئەو ماسیانەی لە کاتی قەدەغەکردان نەیانتوانی ڕای بکەن ئێستا بەدەستی بهێنن. هەر ماسیگرە و پلان و شێوازی خۆی و ڕاوماسی خۆی هەیە. ئەمەش با فیچەرێک لەبارەی ماسیگرەکانی ئەو ناوچە ینی ناو ئاوی و دەریاچەی دەربەنیخان کە ئاڵەن ماسی ئەوێ زۆر زۆر خۆشە ببینیم زین هەمووشەنە بە هەر خۆشە تۆ حەزێتی ینی لەو کاتە ڕاوماسی قەدەغە بوو، بەڵام ئێستا دەستی پێ کردوتەوە و ڕاوچیەکان نەتوانن دەست بکەنەوە بەکارەکانی خۆیان. ماسی ئەم بەخرە بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە لە منع ڕاوەکرێت چار ناکرێت زۆر ڕاوەکرێت لە منع ئەمجا لەکە 3 مانگ منعەکەن 3 مانگ منع زۆرە بۆ ڕاوی ماسی ڕبع ساڵێکە ڕبع ساڵێک زۆرە بۆ منعکردنی ماسی کاتی حکوومەتی عراقی 45 شەو منعکرا ئیسا 3 مانگە 3 مانگ زۆرە. لە پێرێەوە هاتوین لە پێرێ سعات 10 نیوەڕۆ هاتوین دوێنێ مەجاڵیان داوە پێمان تۆڕمان خستووە و دوێنێ مەجالیان ناوە پێمان سعات 12 نیوەڕۆ تۆڕمان خستووە و ئێستا تۆڕ هەڵەگرینەوە و وازی لێنین بۆ بەیانی. ساڵ ماسی زۆر کەم بوو و بەهۆی ئەوەی هەموو ساڵە ماسی ڕاوەکرێت و هیچ گێرایە هیچ شتێک ناگرێت بەناو بەهرە.
اینجا ئەم بابەتەی دوای ئەوە شتێکە پەیوەندی بە ماسیەوە نییە ها بەس ئێمەی کورد بە نوع لێنی پێڵەن کنگر بە ماسی دامی ئەوە یاوە نەخۆشە منیش زۆر حەزم لێت اینجا ئێستش کڕیومە لەم وەرزەیە کە هەبوو وەرزیێسا وردە نەما ئەیکەمە ناو سەلاجۆ هەڵێگرم بۆی زستان هەر هەبێت و مجەویدەکە بیهێڵی تۆ زۆر خۆشە دوای لەگەڵ هێلکە و شتا تێکەڵیەکەیت بەڕاستی کنگر خواردنێکی زۆر بەسوودیشە کە یەکێکە لە بەرهەمە سروشتیەکان و زیاتر بە شێوەی خۆڕسکانە لە هەرێمی کوردستان هەیە وا ساڵانە لە مانگی حوزەیران ئەو بەرهەمە پێدەگات دانیشتوانی ئاکرێ بە کۆمەڵ سەردانی چیاکانەکەن و بەرهەمی کنگر کۆ دەکەنەوە بەشێک لەو بەرهەمە ڕەوانەی بازاڕەکانەکەن تا ڕادێکیش بژێوی ژیانیان بۆ پیاکردنی ئەوەیان دەرکردنی ئەو ڕۆکە خۆست ڕستکە پیاکەن و بەشێوەیەکی دیکەش وەکو ژەمێکی جیاواز بەکاری ئەهێنن جگەرەوەی کە لە بازاڕەکان ئێستاغیەکەن و خۆشیان و ژەمە خواردنێک بەکاری ئەهێنن پێڵێن کنگر ماسی کنگرماسی چەند جۆرێکی تریشیان کنگر بە ماستیش هەیە شلەی کنگر هەیە ئەوە شلەی کنگر لە شارەکانی ڕۆژهەڵات لێ ئەندرێت تۆ شەفێکی باشیە بێ دوای ئەوانەشم فێکە من یەک جۆری ئەزانم فێرتەکەم اینجا خواردێکی زۆر بە سوودیشە بە پێکەوە ببینین زانین لە کۆپیایەکەن چۆنەی هێنن چۆنەی فرۆشن چۆنەی بەرەماوە بەقیرکردنە سرانên فلکلۆری و دناڤەڤان هاڵاندا سامح li vê spê dahiya zû mijûlî çinîn û komkirina berhemek sirûştiye ku ew jî kengrûk e. Li gor zehmetiya vî karî lê Sameh de diyar kirin ku devera ew lê dijîn ya dewlemenda berhemên sirûştî nexwasme ev berhemê ku ew wan qest kiriye. منطقه زیبوره نوکه در وقتی بانگو کنگروکو خلکه زوری هاتی دورامش دورکو دولمند گوجگیای سروشتی وکی کنگروکی کزانه بریه سماق زور لیره دناوا کومکردنا وی berhemê sirûştî da tevî ew ên ku dihên dîtin ji genc û lawan pêk dihên weke îmade de diyar kirin vî berhemî ji bo wana xêreka baş a heyû ew dikarin heya radeyekî debara xwe pê bikin. Li taybetî xelkê çiyayê em têne vêrê kengurûkeka zûr heye ev sala her kesî têtêj teqrîben 6 kilo heta 10 kilo diheket kîloş 10,000 wê ve dihe çêt tiştekê baş e mirov bêtê jiyana ma ser hindê û smoqa û kezana û kengurûka û koriya û tiştî em dihên bi xwe têne hemû cara Çiya her dikevin dawere ji bo me jê derê serekê debara jiyankirinê bûyne. Ev gotina nawasiya û di nava vî karî da ew xwe dilfireh dibînît ji ber ku bo wî ji bêkar rûniştinê gelekî baştir e. براستی چیات کردستان یا کو سروشت کردستان خیرکا زورا های هر جب میجا و کو هم بیجین جبو بو پیرا و حتی نو که خلک که دست جیا بر نداره چونکی چیا جدره که سرکی جیان تایبتی بوان کسا اوین کو جیان خود گنه سر فلاحتی یا کو سر مالاتی کنگروک ایک جوان برهمین سروشتیه ku salana li vê meha Hezeyranê pê radgihin. Li navçeyên çiyayên akirê birûnî dihên dîtin û xwedî bihayek baş in lew radgel pêgehiştinê banga komkirina wan tê ragihandin. Arî Hesên Kurdistan 24 Akirê. هاژە ئەو شتێکە من بینی من نەمزانی چی بوو خۆزگا گەر کەسێک گەزانێت دوای پێم بڵێت تۆی هەبوو پێچێ بتوانن ساڵێکی تر هەر زیاتر تەشەنا بکات بۆی کە زۆرتر زانیاری هەبوو پەمانی بڵێ دوایی با پێکەوە بچین ڕۆژی کەش و هەوایی شارەکانی کوردستان ببینین.
ئێمە هەڵبەت هەموو ڕۆژێک لە ڕێگەی تۆڕ پامنێرانمانەوە ئاشنابین یاخود زیاتر زانیاری وەرەگرین لە دۆخ و ڕەوشی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەڵام بەدەر لەوەی کە بچینە لای پامنێرمان ئەمە یەک ڕوونکردنەوەیەوە ئێمە پێشتر مناقەشەیەکمان کرد لەگەڵ سۆڤان لەسەر کەنگرەکە کە ئەوە پێوترێ سیسی یاخود کەنگرۆ کە وەکو چەرەسیش بەکارێت لە تۆی ئەوە وەرەگیرێت چونکە ئەوە کە نووسرا بوو کەنگر من هەرچەند سیر مەکرد کەنگر نەبوو بەڵام دیارە لە دهۆک پێڵەن کەنگرۆک ئێمە لەگەڵ کەنگرەکەی تر تێکەڵاومان کرد پێشەش ماسی بوو هەر نەحەقمان مەگرن هەر مێشمان چوو بۆ چێشتخانە و خواردن و بابەتان. اینجا ئێستا ژەچینە لای پامنێرمان هاوژین جەمال کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ بە هیوای ڕۆژێکی باش دەست پێ بکەن سڵاو لە بە هاوژین زانیاریەکان لای تۆ چییە ئینشاءالله خەبەری خۆش و ئومێدبەخشە پێ هەرچەندە ئامارەکان ڕوو لە زیاد بوونە بەڵام ئێمە هەمیشە بە ئومێدەوە داوای زانیاری لە ئێواکەین. وەلە سڵاوتان لێ بێدەم کاتتان باش بەیانیتان باش منیش خۆشحاڵم کە هەموو ڕۆژێک خەواڵی خۆش و خەبەری خۆش بدەم بە بینەرانی کوردستان 24 کە هەواڵی خۆشیش ئەوە بێت کە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی کەم دەبێتەوە و ژماری چاکبۆوان زیاد دەبێت بەڵام بەداخەوە ئامارەکانی شەوی ڕابردووی کە وەزارەتی تەندروستی بڵاوی کردەوە ئاماری دڵخۆشکردنی جارێکی تر بۆ پارێزگای سلێمانی ئەویش بە هۆکاریەوەی کە شەوی ڕابردوو 107 حاڵەتی نوێی ڤایرۆسی کۆرۆنا لەناو پارێزگای سلێمانی تۆمارکردن هاوکات 5 حاڵەتی گیانە دەستدانیش بە پێی ئامارەکەی وەزارەتی تەندروستی بڵاو کراوەتەوە کە هەر 5 لە پارێزگای سلێمانین کە ئەمەش ئەو ئامارەکان مەترسیدارن ڕۆژ بە ڕۆژ ئامارە مەترسیدارەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی زیاتر و زۆرتر بڵاو دەبێتەوە بەرپرسانی تەندروستی هۆشداری دەدەن لەوەی خەریکە نەخۆشخانەکان پڕ دەبێت لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا و هیچ کەسێک ناتوانن وەربگرن کە ئەمەش گرفتی سەرەکی بۆ ئەو هاوڵاتیانە دروست دەکات کە پێشبینی دەکرێت دوای تەواوبوونی پشکنینەکەیان لەماوەی 72 کاتژمێرە یاخود ڕۆژانی دیکە کە پشکنینیان بۆ دەکرێت کاتێک کە دەرەکەوێت هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان گرفتی گەورە دروست دەبێت لەوەی کە چارەسەریان بۆ بکرێت لەنێو ئەو نەخۆشخانانەی کە لەنێو پارێزگای سلێمانیدان هاوکات هەر شەوی ڕابردوو دکتۆر شەماڵ جەباریاوەر بەڕێوەبەری دەستگای تەندروستی پێشمەرگە ئاماژەی بۆدا بەپێی ئەو زانیارانی کە دەست ئەوان کەوتەوە پێی ئەو زانیارانی کە ئەوان هەیەە نزیکەی 85,000 بۆ 100,000 کەس لەنێو پارێزگای سلێمانی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و بەڵام هیچ نیشانەیەکیان نییە و تا ئێستا پشکنینیان نەکردووە بۆیە داوای لە هاوڵاتیان کرد کە خۆپارێزی بکەن و دەستکێش و دەمامک بەکاربهێن و تێکەڵاوی نەکەن و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن بابەتێکی دیکە کە چەند ڕۆژی ڕابردوو گرفت بوو لە نێو پارێزگای سلێمانی و تایبەت بە توشبانی ڤایرۆسی کۆرۆنا کە من چەند ڕۆژێکە بەردەوام کار لەسەرەوە دەکەم بابەتی نەبوونی پلازمای خوێنە لە نێو بانکی خوێن بۆ هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا کە لە ماوەی ڕابردوودا هەر کەسێک چاک دەبووە پاشان بسەدانی بانکی خوێنێ کرد و بە چەند ڕێکارێک
پلازمای خوێنی لە وەردەگیرە دوای ئەوە بۆ توشبێکی دیکە بەکار دەهات و چاک دەبووە بەڵام ئێستا هیچ یەدەکێکی پلازمای خوێن لە نێو بانکی خوێنی پارێزگای سلێمانی نییە کە ژماری توشبانی ڤایرۆسی کۆرۆناژ لە نەخۆشخانەکاندا زۆرن بۆیە بەردەوام بەرسانی تەندروستی ڕۆژانە بانگەواز دەکەن داوا دەکەن کە ئەو کەسانی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون و چاک بوونەتەوە سەردانی بانکی خوێن بکەن بە بەخشینی پلازمای خوێن بۆی توشبێکی دیکە چاک ببێتەوە. من دوێنێ لە بانکی خوێن بووم لەگەڵ کارمەدانی ئەوێدا قسەکەوان ئاماژەیان بەوەدا کە ئێستا ئەو هاوڵاتیانی کە کەسوکاریان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا لە نێو نەخۆشخانەکانن خۆیان لە ڕێگەی پەیوەندی کۆمەڵایەتیەوە کەسێک دەدۆزنەوە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بۆ چاک بۆتەوە داوای لێ دەکەن کە ببێت بۆ بانکی خوێن و لەوێ پلازمای خوێن ببەخشێت بۆ ئەو توشبووی دیکە بۆیە ئەمە گرفتێکی سەرەکیە بۆ توشبانی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی. باشە هاوژین ئەگەر ئەوەی کە لە نزیکەوە پرسیارە لێ کرد بێتن تا چەند یعنی بەڕێژەی لە سەدا چەند ئەو پلازمای خوێنە کە نەخۆشەکە وەریەگرێ کاریگەریە بێ لەسەر چاک بوونەوەی هاژە من دوێنێ دروست ئەم پرسیاری تۆم لە پزیشکێ کرد لە یاخود کارمەندێکی تەندروستی لە بانکی خوێنەوە ئاماژەی بۆدا کە لە زانستی پزیشکیدا هیچ ڕێژەیەک دیاری ناکرێت کەوتۆتە سەر ئەو بەرگری یاخود توانای وەرگرتنی چارەسەری ئەو کەسێک کە پلازمای خوێنەکەی بۆ بەکاردەهێنرێت چونکە بەشێک لە هاوڵاتیان کاتێک کە پلازمای خوێنی بۆ بەکاردێت ڕەنگە چاک بێتەوە بەڵام کەسێکی دیکە کە بەرگری لەشی بەهێز نەبێت و نەخۆشی دیکەی هەبێت و گرفتی دیکەی هەبێت ناتوانرێت ڕێژەیە دیاری بکرێت بۆەوەی کە ئەو کەسە پلازمای خوێنی بۆ بەکاردێت چاک دەبێتەوە هاوکات دوێنێ پارێزگاری سلێمانیش بەیاننامەیەکی بڵاو کردەوە ئاگاداری نامەیەکی بڵاو کردەوە کە هاوڵاتیان پێویستە سەردانی بانکی خوێن بکەن وەکو پارێزگاری ئاماژەی پێکردووە هەر کەسێک سەردانی بانکی خوێن کات و پلازمای خوێن بەخشێتەوە لەلایەن پارێزگارەوە خەڵاتی تایبەتی پێشکەش دەکرێت. بەڵێ زۆر سوپاس هاوژین بۆ زانیاریەکانە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو توشبوان و بۆ ئەو کەسانەی دیکەش کە ئێستا یاخود ئەگەری توشبوونیان هەیە ئینشاءڵڵا توش نابن و بە هیوای سەلامەتی بۆ هەمووان زۆر سوپاس بۆ تۆ کە لەگەڵ ما بووی. بەڵێ دەچینە بەریتانیا و باسی کۆرۆنایە و باسی ئەوەی کە چۆن دەرمانێک دژی ئەم کۆرۆنایە پەیدا بکرێت کە بەریتانیا دەرمانی دژە کۆرۆنایی دەستنیشان کرد. پزیشکان و پسپۆڕانی بەریتانیا و دۆزینەوەی دەرمانێکیان بۆ چارەسەرکردنی توشبانی کۆرۆنا ڕاگەیاندووە. زۆر خۆشحاڵین بەو خەبەرە کە نرخی دەرمانەکە گونجاوە و لە زۆرینەی دەرمانخانەکان هەیە. وەڕاشی گەیاندووە دەکرێت دەرمانی دیکسامیتازۆنیشی پێوترێت بەڵێ چونکە لە مستەڵاحاتی طبیە احتیمالە بە تائێک یان سائێک بگۆڕێ بۆیە بە دیکسامیتازۆنەکە دەڵێن ژیانی ئەو کەسە ڕزگار بکات کە بەدەست کۆرۆناوە دەناڵێن. جەختیش دەکەنەوە بەکارهێنانی ئەو دەرمانە بە ڕێژەی 1/3 ڕێژەی مردن بە کۆرۆنا کەم دەکاتەوە. بۆیە پزیشکانی بەریتانیا ئاماژە بەوە دەکەن ئەگەر لە سەرەتادا ئەم دەرمانە بەردەست بووایە ژیانی 5,000 کەس لە مردن ڕزگارەکرا. تیمی زانکۆی ئۆکسفۆرد تاقیکردنەوەی لەسەر دەرمانی دیکسامیتازۆن کردووە بۆ ئەوانەی بەهۆی کۆرۆناوە لە نەخۆشخانەکان لە ژێر ئامێری هەناسەدانن دەرکەوتووە دەرمانەکە بە ڕێژەی نزیکەی لە 140 مەترسی مردن بە کۆرۆنا کەمەکاتەوە کە دەرمانی دیکسامیتازۆن لە بنەڕەتا خۆی بۆ هەوکردن بەکارهێنراوە کەسێک کە ئەلتیهابێکی قورسە بێت دیکسامیتازۆنی بۆ بەکارهێنن بۆیە ئەم دەرمانە ساوەکو بۆ چاکبوونەوە یاخود لە دژی ئەو ڤایرۆسە بەکارهێنرێ هەڵبەت ئەو دەرمانانش کە کەسێک توش بووە بە ڕاوێژکاری پزیشک بێ باشترە لەوەی لە خۆیەوە بەکارێنن چونکە زۆر کەسێ هەستیاری هەیە بەرامبەر دەرمانەکان. بەڵێ و باشەکەی لەوەیە کە ئەم دەرمانە لە دەرمانخانەکان پێیا ئەبێت ئەوە نییە بڵێن شتێک بێت تازە پێیان کردوێت نرخەکەشی هەرزانە ئەمانە هەمووی کاریگەری هەرچەند بە بەردەوام هەر بە دوای ئەوەیە ئەگەڕێن کە دژە ڤاکسینێکی بۆ پیا بکەن بە هەر شێوەیەک بێت ئەم ڤایرۆسە بزانن کە چۆنە تەبیعەتی چۆنە چکە تا ئێستاشەر خۆی نەنواندووە کە چۆنە بێ لەگەڵیان مامەڵە بکرێت. بەڵێ هۆشداری لە بڵاوبوونەوەی نەخۆشی لە ڕێگەی شێر دەدرێت ئەم ساڵ ئەگەر لە 2020 ئینشاءڵڵا تێپەڕین ئەوە چانسێکی باشمانە بە چونکە هۆشداریە درێت لە هەموو مەترسیەکان. لۆرد ئاکسفۆرد جێگیری سەرۆکی پێشووی پارتی پارێزگارانی بەریتانیا لە کتێبێکدا کە بەم دواییانە بڵاوی کردوەوە ئاماژی بۆ کردووە 333,000 کێڵگەی بەخێوکردنی شێر لە کیشوەری ئەفریقا هەیە و هەزاران شێریان تەیە بەشێک لەو شێرانە لە پێناو ئێسقانەکانیان ئەکوژرێن ڕوونیشی کردوێتەوە ساڵانە بە بڕی ملیۆنان دۆلار بازرگانی بە ئێسقانی شێرەکانەوە دەکرێت خواستێکی زۆری لەسرە بە تایبەت لە چین و لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا
چونکە ئێسقانی شێر لە دروستکردنی شەراب و دەرمان و خشتی جوانکاری بەکاردەهێنرێت. و هاوکات هۆشداریش دەدات کە لە بڵاوبوونەوەی پەتایەکی دیکەی هاوشەوی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی شێر. هەژم تاوانی من چۆنەڵە هاش زانیاریمان هەبێت بەو هۆکاری کە ئێمە خشت وشت زۆر بەکارەهێنین ئاجی فیل دانی فیل زۆر وەکو ئەوە بەکارەهێنرێت لە خشتڵ گران بەهایەوە جوانی شێر. بەڵام ئەمە من یەکەم جارە بیستم کە ئێسکی شێر بەو شێر بەکارەهێنرێت. ئەنجا جوانەکەی لەوەی شایە شێر چونکە بەهێزە تۆزە هەستێکی خۆشە بۆ دروستە هەرچەنەوە بۆ وانی کە ئاژەڵ دۆستن یان ژینگە دۆستن شتێکی ناخۆشە بۆ هەمومان کە هەستێکی ئەوەمان هەبێت دایمە دژی ئەوەین کە پێستی ئاژەڵ بەکار بهێنرێت دژی ئەوەین کە ئێسکی ئاژەڵەکان بە شێوەیە بەکاربێن یا وشکەکرێنەوە هەندێکیان هەر بە زیندوی بەڵام ئینشاڵاوان نەخۆشیان پێوە نابێت دەرەقەتی ڤایرۆسی شێر ناینە ئینشاڵڵا ئاخر ئەمە کۆرۆنایە بچکۆلێ و بە چاو نابیرەوە ڤایرۆسی شێر بێت. بەڵێ باسی ئەوە ئەکەین کە لە تەوەری ئەمڕۆمان ئامادەکردنی راپۆرت بۆ قوتابیان چونکە ئەزانین کە لەوەتەی کە ئەم ڤایرۆسی کۆرۆنا هات باسی ئەومان کرد کە قوتابیان لە ڕێگەی ئەوەی کە وەرزی یەکەمی خوێندنیان بۆ حساب کرا و دواتر لە زانکۆکان لە جاتی تاقیکردنەوەی کۆتایی ئەوەیان بۆیاندانە. بەڵام ئێستا باس و دەنگی تر هەیە بڕارەکە تا ڕادێ گۆڕانکاری بەسەر بێت بۆی کە هەواڵی ڕاست و زانیاری دروست لەم بارەیەوە بۆ ئەو قوتابیانە بگوێزینەوە. میوانداری دکتۆر جەوهەر فەتاح سەرۆکی زانکۆی سەلاحەدین بە وەکالەتمان کردووە بۆی کە بەرچاوی قوتابیان ڕوون بێت و ئەوە نەبێت کە لە ڕێی سۆشیال میدیا و هەواڵە نادروستەکانەوە زانیاریتان دەستکەوێت دەتوانین ئەمڕۆ لە ڕێی تەوەری بەرنامەکەمانەوە زیاتر سەرنج بخینە سەرەوە و ئێمەش کۆمەڵی پرسیار کە پرسیاری ئێوەی بینەرە لە بەڕێز دکتۆر جەوهەر فەتاحەکەین و داوای دەکەین بفەرمێ بۆ ناو ئەستۆدیۆ. دکتۆر بفەرموویتە ئێرە بەخێر هاتی دکتۆر فەرموو. باش دکتۆر دروستی چۆنە؟ بەخێر هاتی. بەخێر هاتی دکتۆر. دکتۆر پێمان بڵێ هۆکار چی بوو کە بڕیاری هەژمارکردنی کۆی نمرەی وەرزیەکەمتاندا و بۆ کۆتایی و دواتر ئەمە بڕیارەکە گۆڕانکاری بەسەر هاتووە؟ بڕیارەکە تەمان بەیانتان باش بڕیارەکە هیچ گۆڕانکاری بەسەر نهاتێت چۆن بە هەروە بووە بەس دیارە تەفسیرەکەی بە شێوەیەکی هەڵە تەفسیرکرایە. خۆتان زان ئەو بڕیار لە نتیجێ بوونی پەتای کۆرۆنایە و لە خوێندنیش ئەمە سیستەمێکمانێ پێدێن سیستەمی ساڵانە کە لە مانجینەوە دەست پێکردێت تاکو مانجی سێ سیستەم بێشمانە کۆسات کە لە مانجی دوو دەست پێکردێت تاکو ئێستا ئەو سیستەمێک کە گەبرێن ساڵانە لە مانجینەوە تاکو مانجی سێ بڕێکی زۆری خوێندنیان تاواکردن نزیکەی دەتوانین برێن زیاتر لە 175 ئەوانە کە تاقیکردنەوە لێندا تاقیکردنەوەکەی نمریان بۆ هەژمار دەکرێت ئەو هەژمارەکە نمرەکە هەژمار دەکرێت ئەگەر هاتو لەو تاقیکردنەوەی سەرکەوتوو بوو ئەوە دەبتە کۆششی ساڵانی خۆی سەرکەوتوو دەبێت ئەگەر سەرکەوتوو نەبی یان گلەی لە نمرەکەی هەبوو گلەی یەکەمە بەسم لە کەمی قوتابی هەیە جیرەکە لە تاقیکردنەوەی کەمی وەرگتیان لۆی هەیە هەردووچیان راپۆرتێک ئەو راپۆرتە لەگەر نمرەکەی خۆی ئەگەر هەیبی هەردووچیان پێکەوە کۆ دەکرێتەوە دابەردوو دەکەێت دەبتە نمرەی کۆششی نهاییەکەی کۆتاییەکەی بەنسبەت ئەوەی کە سیستەمی کۆساتیش لە مانجی 2-4 هەفتەی خوێندیە و 4 هەفتەشمان بە ئەلکترۆنی خوێندیتە ئەو قوتابیە ئەگەر تاقیکردنەوەی نەکردبی ئەوەش هەمان شێوە راپۆرت بە هەمان شێوە کە بە لیژنەیەکی تایبەت ئێستاگەت بە تەفاسیلی لەسەر شێوە راپۆرتەکە قوتابیەکە راپۆرتێکی ئامادە دەکات و نمرەی خۆی وەردەگری نمرەکەی خۆی بە نمرەی کۆششی ساڵانە حیساب دەبێت. بەس حەزم لێ مثلا هەندێک کورتە باسێک لەسەر راپۆرت دکتۆر پێشەوەی کە باسیکەی بوو لە سەرەتاوە ئەم بڕیارەتان هەروە بۆ لە سەرەتاوە وا بوو هیچ گۆڕانکاری یعنی لە سەرەتاوە داوای راپۆرتان کرد لە خوێندکار لە پاشەوەی کە ئەنجومەنی وەزارەت بڕیاریدا کە خوێندنی بابێ هەڵسەنگاندن بە شێوەی تاقیکردنەوە وەگەڕانەوە بۆ هەڵەکانی خوێندن ناکرێ لە بەدەل ئەوەی لەوەی تاکو ببێتە پاراستنی ساڵی خوێندنی 1920 بۆ قوتابیان بڕیارەکە ئەوە بوو کە بە راپۆرت یان هەر میکانیکزمێکی دیکە کە کۆلێژ یان زانکۆی یان بەش بە باشی دەزانی دەتوانێت ئەنجام بداتن لەوەی تاکو بتوانێت قوتابیەکان ساڵێکی خۆیان
تەواو بکەن و بە شێوەیەکی یاسایی. دکتۆر بەڵام کێشەیەکی تر هەیە لێرە ئامادەکردنی راپۆرت کاتی ئەوێت و بۆ هەر مادەیەکیش ئەمە کاتێکی زیاتری پێویستە ئەوە کاریگەری خراپ ناخاتە سەر ئەوە حسابی زۆربەی زانکانیش ئەو حسابیان کردی ئەوەی کە راپۆرتی نهایی مەودایەکی دایتێ مەتەن لە بیدایەتی مانگی 6 تا 26 قوتابی دەتوانێت ئەوە دەکات تقریبا نزیکەی 20 ڕۆژ قوتابی دەتوانێت خراوە 20 ڕۆژەی هەتا 26 کەمە دەرێن 26 ماتە وەکو زانکۆی خۆمان ئەمە دەتوان برێن 21 22 زائید ناقص کەمێک کاتەکە ئەمە مشکلەمانی ئەو فترەیە ئەو فترەی قوتابی دەتوانی بەخوازان بە 20 ڕۆژی یان بە 2 هەفتە دەتوانانی راپۆرتەکەی خۆی راپۆرتەکەشی تایبەتمەندە بە مادەکەی خۆی کە خوێندیتی راپۆرتی نانی لە بابەتێک خارجی لە دەرەوەی ئەوەی دەسەڵاتی خۆی بی ئێوە لەیان داواکەن مامۆستای بابەت ئێستاگەر پێت خۆشە بە تەفسیری با بێمەشە راپۆرت هەر راپۆرتێک یەکەمین لیژنەیەکی تایبەت لە بەشی کۆلێژەکان دادەنێ ئەو لیژنەیە سەرپەرشتی دەکات لە ئامادەکردنی راپۆرت لەلایەن مامۆستاکەم و لە هەمان کاتدا هەمان لیژنە فۆرمێکی تایبەت ئامادەکاتن بۆ هەرسانگاندنی ئەو راپۆرتە واتە راپۆرتەکە بە پێی فۆرمەکە چەند حەقلێکی جیاوازی تێدا هەر حەقلێک لەوانە نمرەی خۆی لەسرە واتە مامۆستایە کە راپۆرتەکەی لۆ دەگەڕێتەوە هەمووی راپۆرتەکە ناخوێندێ برێەوە هەفتای وەرگیر لە سەد فۆرمێکی هەیە ئەو فۆرمە دێ ئەو راپۆرتەی تەقیم دەکاتن بە پێی ئەو حەقلەکانی کە لە فۆرمەکە هەیە قوتابیەکە دەرەجەی خۆ ئەو لە کۆتاییدا کۆی دەرەجەکانی کۆ دەکەێت و دەبتە ئەو دەرەجەی کە لە راپۆرتەکەی وەریگرتیە ئەوە بەنسبەت ئەو راپۆرتی هەر قوتابیەک تەنها هەر راپۆرتێک بۆ قوتابیەوە نیە بەیەکو مەتەن دوو قوتابی سێ قوتابی چا قوتابی پێکەوە بە شێوەی گروپنی هەر قوتابێک راپۆرتی خۆی بە و راپۆرتەکەی مەرجە لەسەری دەبی بە شێوەیەکی زانستی بی کە تایبەتمەندە بە بابەتەکەی خۆی باش ئەوە لەلایەن لیژنەیەکەوە هەڵەسەنگێنرەیە هەوت هەر لەسەر ئەو فۆرمەیە ئەلکترۆنیک لیژنە کارناسن لە بەرەوەی مامۆستای بابەت خۆی مامۆستای بابەتە کە ئەن وا بینە بەچاوت خۆی مامۆستاکە تاقیکردنەوەکەی دەکات بەڵام لە زیاتی گەڕانەوە بە هۆڵی خوێندن تاقیکردنەوەکەی لە شێوەی راپۆرتەکەی ئەی هیچ مەرجێک یان هیچ ڕێنماییەک بۆ دانانی راپۆرتەکە ئامادەکردنی راپۆرتەکەیە لە ژێر چ مەرجێکە چون ئێستا وتت فەرمووت کە هەر قوتابیەک یەک راپۆرت هەر راپۆرتێک بۆ قوتابی هەر راپۆرتێک بۆ یەک قوتابی ینی جاران نەیانتوانی کەواتە یەکێکە لە مەرجەکانی دیکە چین بزانە پێشان تاوان راپۆرتکردن بە ئەو تێبینێژ بکەم راپۆرتکردن شتێکی نوێ نییە لە کۆنەوە لە زۆربەی بابەتەکەم چینە زەناپیشتان کۆلێژتان خوێندە مثلەن بابرێن قوتابێک لە بەشی کیمیا تا ساڵەکەی تەواو دەکات مامۆستایەک سەفرێکی زانستی پێ دەکات دەیباتە کارگەیەک دوایە دەرێ هەرێک دەبی راپۆرتێکم لە بەشی بایۆلۆجی مەتەن مامۆستایەک لە بەهاران قوتابی دەباتە شوێنێکی تایبەت دەر هەر قوتابێک هەندە نەباتن بۆ خەرکاتەوە تەسنیفیش بکاتن ئەو راپۆرتێک ئەوە دەرەجەی خۆی لەسەرە بەشی ئاثار بابرێن ئاثار قوتابی دەباتن واتە لە هەموو بابەتەکان راپۆرت شتێکی نوێ نیە راپۆرت زۆر باوەلاوە راپۆرتی ئەوەستا لە زیاتی کە بستە هۆڵی خۆی راپۆرت دەکەم راپۆرتیش مەرجی خۆی هەیە یەک مەرجەکانە مەثەن جانبی هونەری هەیە و جانبی زانستیش هەیە جانبی هونەریەکان خۆتانزان دەبێت دەرێ راپۆرت بە ژێری بەشەکان دەگۆ دەرێ 5 صفحه تاکو 10 صفحه کەمتر نەبی یان لە 3000 وشە تاکو 5000 وشە کەمتر نەبی و دەبی قەبارەی وشەکان بەو شێوەی ژمارەی دێرەکان لە هەر لاپەڕەیەک بەو شێوەیەبی شێوەی سەرچاوە نووسینەکان بەو ئالێتە ئەوانە جانبی فەنیەکە جانبی علمیەکەشی زانستێکەش ئەوێ دەبی بە پێی جۆری مامۆستاکە مەتەن هەندێک مامۆستا هەیە راپۆرتەکەی زانستی لەگەڵ راپۆرتێکی پراکتیکیشی داوا دەکات واتە راپۆرتەکە زۆری بابەتەکە دوو بابەت لە خۆی دەگری جانبی تیۆریەکەش و جانبی پراکتیکەکەش ئەو لە هەمان بابەت لە بەرەوەی بابەتەکە خۆی پراکتیشی لەگەرە هەردووچی پێکەوە دەبێت لەسەر ئەوە قسەی زیاتر هەڵەگرێت لەسەر پراکتیکەکە پرسیای ترەکەین بەڵام یەک دوو خولەگراتە گرین لە بەرەوەی ئەزین کۆڕۆنا دەستی خستۆتە هەموو جونگەکانەوە هەموو شتەکانی ڕاگرتو بۆ ئێمەش ئێستا بۆ زانیاری زیاتر لەسەر توشبوانی کۆڕۆنا و ڕەوشەکەیان زین هۆشمەند سادق لە هەولێرەوە کە لەگەڵمانە بێت دیارە چەند کەسێکی توشبووی کۆڕۆنایە گیانیان لە دەستداوە هۆشمەند زانیاری زیاترمان پێدات سڵاو لەبێ هۆشمەند زانیاریەکان لای تۆ چییە و ئەو کەسانی کە توشبووی کۆڕۆنا لە چ تەمەنێکان و لەکوێ بوون و چۆن دژە ڤایرۆسیان وەرگرتووە یاخود نە کەی مردوون ئەم کاتان باش بەڵێ من ئێستا لە نەخۆشخانە ڕزگاریم دیارە لە هەولێر
دوو نەخۆشخانەی تایبەت هەن کە تایبەتن بە ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن و لێرە دەخەوێنرن نەخۆشخانەی ئیماراتی و نەخۆشخانەی ڕزگاری نەخۆشخانەی ڕزگاری نزیکەی تا 450 کەس دەتوانێت لە نەخۆشخانەکە بخەوێنەوەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن تاوەکو ئێستا سەروی نەخۆشێکی تێدایە نەخۆشخانەی ئەم نەخۆشخانەیە و بە پێ زانیارانی ئێمە دوێنێ شۆسێ توژبووی ڤایرۆسی کۆرۆنا کە لەژێر هەناسەدانی دەستکرد بوون کۆچی دواییان کردووە منەمەوێت لەبارەی ڕۆژی تەندروستی ئەوانەی کە لەوێنە چیان بۆ دەکرێت سەرۆکی بەشی پەرستارانی نەخۆشخانەی ڕزگاری گفتوگۆ دەکەین کاک سعدی ئەم کاتت باش ئەگە بیت تێرەوە ئێستا ئێوە ژمارەی نەخۆشتان لایە ڕۆژانە چیان بۆکەن تەندروستیان چۆنە ڕۆژانە هەموو شتێکیان بۆ دەکەن هەر لە ڕووی خزمەت گوزاریەوە هەر لە ڕووی ئێشگری پەرستارەکانمانەوە هەر لە ڕووی ئێشگری کارمەندانمانەوە هەر لە ڕووی پێداویستیەکانی کە ڕۆژانە پێویستیان پێی دەبێ ئەوە بە خۆشحاڵیەوە فەرمانگەی گشتی تەندروستی هەولێر و وەزارەتی تەندروستی هەڵساون بەدابنکردنەوە و کەلوپەلانە ئەو خواردەمانیانە بۆ نەخۆشە بە ڕێزەکان تۆر ئێستا بەشێک لە نەخۆشەکان بۆی کەوا چارەسەر وەکو زانیە تاوکو ئێستا ڤاکسین دۆزراوەتەوە پلازمای خوێن بەکاردێنێت ئێوە بۆ نەخۆشانەی کە لێرن پلازمای خوێنیان بۆ بەکاردێنن طبعاً ئەگە پێویستیان پێبی دکتۆرە بە ڕێزەکە باز بکاتن پێویستی پێ و نەخۆشە خبر دەدەین ئەو دەچن لە دەرەوە لە باقی خوێن دێهێنن ئەو پلازمایە تاوکو ئێستا کێشتان هەبوو لەو بوونی پلازمایە وڵایمە هیچ کێشەمانە چووکە گوتمانە هێناویانە باشە ئەو کەسانی کە بچنە ژووری هەناسەدانی دەستکرد بە پلازمای خوێن ئەتوانین بڵێ چارەسەر وەربگرن چارەسەریان دەکرێت ئەو ئیشی دکتۆرە بە ڕێزەکانە بەڕاستی ئەمە ئیش وکارەکانی پەرستاری و خزمەت گوزاریەکان جێبەجێ دەکەین ئەوانی تر ئیشی دکتۆرە بە ڕێزەکانە ئەو کەسانی کە لە ژوورەوە تەمەنیان چەنە ئایا مناڵیان تێدایە گەورن تەمەنەکانیان چۆن مناڵیان تێدا نیە بەس تەمەنەکانیان لەوانەیە لە سەروی 50 و ئەوانە بن یعنی 50 یەکیان تێدا بوو 30 تەکاوها ینی ئەنواعی تێدایە بە خودای ئەگەیەک لە ئارسی بی چۆن برێن باشە حوتمان لە ئارسی بوو ئێستا نازانم سەبارەت بەوانەی کە ئێستا لە نەخۆشخانەی ڕزگارین حوت توشبووی ڤایرۆسی کۆرۆنا پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکرد هەیە ئێستا لێرە لەژێر ئامێری هەناسەدانی دەستکردن هەر بە پێوزانێرەمە دوێنێ شۆسێ لەو کەسانی کەوا پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکرد بۆ کۆچی دواییان کردووەتە گیانیان لە دەستداوە کە توشبووی ڤایرۆسی کۆرۆنانن ئەوانی دیکەش بەشێکیان ڕۆژ تەندروستیان زۆر باشە و نیشانەکانیان تێدایە و هەشە نیشانەکان سێ ڕۆژ دەمێتەوە سێ چوار ڕۆژ پێوە دیار نابێت و ئەو کەسانی کە دەنێرێنە ماڵەوە بەشێکیان ماوەی دوو ڕۆژ دوو پشکنیان بۆ دەکرێت ئەگەر هاتوو لە هەردوو پشکنینەکە نێگەتیڤ بوو ئەوە دەتوان دەنێرێنە ماڵەوە و ئەوانەی کە دوێ نێرداونەتە ماڵەوە نزیکەی سەر و 50 نەخۆش توژی ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر چاکبوونەوە نێرداونەتە ماڵەوە و لە ئەمڕۆژ ژماری کە دەنێرێنە ماڵەوەی دوایەوەیەوە ئەنجامەکانیان دەرچوو بەڵێ بەڵێ زۆر سپاسی هۆشمەند دەکەین کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ میوانەکەت دکتۆر داوای لە بردنەکەین کە جەناوتمان ڕاگرت بۆ چەند خولەکێک بەڵام هەم هەواڵەکە بە پەلە بوو هەمیش حەز ناکەین ئێمە هەواڵی مردنی کەس بدەین بەڵام حاڵەتەکە وایە کە دەبێت خەڵک لە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا ئاگادار بژیت دکتۆر پێشەوەیکە بچینە لای پەیامنێرمان باست لە مەرجەکان کردووە لە ئەو مەرجە وەستین کە دەبێت بە شێوەیەکی پراکتیکی و بە شێوەی زانستی راپۆرتەکە ئامادە بکات دواتر مەرجەکانی دیکە چین ئەمە گوتمان دوو لایەن دەکرد لایەنی هونەری و لایەنی زانستی لایەنی هونەریەکانم باس کە شێوەی چۆنیەتی ئامادەکردنی راپۆرتەکان زانە بە هونەریەکان چۆنێک دەکرێت لایەنی زانستیەکان ئەو لایەنی زانستیەکە بەپێی تایبەتمەندی مادەکە دەگۆڕێ بەپێی مامۆستاکە دەگۆڕێ بۆ نمونە دەبینی مامۆستەیەک لە بابەتێک 50 قوتابی هەیە لە ژوورێک ئەو مامۆستا لۆی هەیە 50 ناونیشانی جیاواز دەدات هەر قوتابێک هەر یەکو ناونیشانی خۆی واتە ئەو ناونیشانەی کە دەیدات بۆ ئەو قوتابی دەبێت ئەو قوتابی لەو ناونیشانی ئەنجامەکەی خۆ بدا کەواتە کە 50 قوتابی دەکاتە 50 ناونیشان 50 ناونیشان دەکات بڕێکی زۆر کە قوتابی نەتوانن یەک لەگەر یەکیت ئەوە بکات ئەوە یەک هەندێک زاری شەیە دەبینی مامۆستایەک لە زیاتی ناونیشان بدا 5 پرسیاریان 10 پرسیار لە بابەتەکەی خۆی تەبەن هەموو راپۆرتەکە پابەندە بە بابەتی خوێندنی ئەوەی کە خوێندیتی لە هۆڵی خوێندن چ بە ڕێگای ئەلکترۆنیەکە چونکە دایمەن قوتابی کێشەی ئەوەیە شتی خارجی بۆ نەهێنەوە شتی دەرەکی هەمووی با هیچ شتی خارجی نییە هەمووی بابەتەکەی لەسەر راپۆرتەکەی لەسەر بابەتەکەی خۆیتی
هەندێک جار مامەستا دەبینی 5 پرسیاری دەدا تا 10 پرسیاری دەدا ئەو 5 پرسیاری ئەو 10 پرسیار دەری بۆم بکە راپۆرت واتە پرسیارەکانیش هەمویان لەس ئەو بابەتی کە خوێنی ئاسانکاری تەواو کراوە ئاسانکاری تاو کرا بە مەرجێکیش کەوا تا بتوان قوتابی نەتوانی بابرین قۆپەی بکە یا نەتوانی لە دەرەوە هاوکاری بکرێتون بەبێ ئەوەی کە لە سەردەسەڵاتی قوتابەکەیدا بیان بەبێ ئەوەی کە لەتوانێت قوتابەکەیدا هەبی لێ راپۆرتکردن زۆر ئاسان نییە و زۆر دەنگۆ هەیە مەتەن دەنێ وڵا لە دەرەوە دەینێ ئەمە ئێستا دەتوانم بە شتێکتان پێ برم وەکو زانکۆی سەلاحەدین ئەمە نزیکەی 85 بەشمان هەیە هەر بەشێک 4 قۆناغی هەیە هەر قۆناغێک 6 7 8 مادەی هەیە ئەوان هەمووی لێکدا دەکاتە چەند دەکات زیاتر لە 2000 هیچ دێکێ هیچ شەریکێکی هیچ کەسێکێ بتوانی سەیتەر لەسەر 2000 قسوور تایبەتمەندی زانستی بکاتن بتوانی تاسیل بک بۆ قوتابەکە ئامادە بکە ئەوە قەت ناکرێشتی لێ ئەو دەنگویانە کە دەن ڕاستە لەوانەیە لابەلا برایەکی هەیە خزمێکی هەیە هاوکارێک بەڵام برەی خەڵک برێ ئەوە لە بازاری دەچم دەی دەمێ لۆم ئەو شتوانە 2000 سەرچاوی جیا 2000 نەک 2000 سەرچاو بدێت دوو بابەتی زانستی جیاواز ئێستا لۆم تەحلیکردن ئێستا لێ تێدەگەن ئەوە مستەحیلشتیوە بەڵام خەڵک لە خۆی هەندێک زار قسەی دەکاتن ناشرم نابی قەت وەکو پێم گوتن برایەکی گەورەی هەیە خوشکێکی هەیە ناسیارێکی یارمەتی دەدا دوشتی لەوە دەکە ئەوە دەکرێت بەڵام برێ بچی لە بازار 2000 باشە دکتۆر مەبەستەکەی ئێوە ئەوەیە کە قوتابی ئەم ماوە زۆرەی کە دابڕا لە ڕێگەی ئەو راپۆرتەوە ئەوەی کە وەری گرتو بیاتەوە یاخود تەنها مەبەستەکە ئەوەیە کە قۆناغی ئەم ساڵ تێپەڕێنێت ئەمە لە زانست بابرێن لە دەستگاکانی زانستی دوو شتمانەیە ئەوەی یەکەمین پێدانی زانستیە وازیبی ئەرچی مامۆستاوەیەکەوە زانستەکەی کە خۆیەتی بیداتە قوتابیەکان بە هەر شێوەیە کە خۆی بەپەسەند دەزانی ئەرچی دومین ئەو قوتابی کە زانستەکەی وەگرتیا هەسەنگاندنی بۆ بکرێ شێوەی هەسەنگاندن ئەو ساڵە جیاوازە لەگە هەسەنگاندنی پێشان هەسەنگان دەکات دەچۆ هۆڵی قوتابکردنەوە دەفتەری پێدەدا و پرسیاری پێدەدا و تەسیح دەکرا ئەو ساڵە لەبەر ئەو کێشەیە کە پەتای کۆڕۆنا ئەو هەسانگنەمە گۆڕایە بوویتە هەسەنگاندن بە ڕێگای راپۆرت یان هەر میکانیزمیش کە میکانیزمەکە مەتەلەن چۆنە ئێستا هەندێک لە قسمەکان دەبێت دەستەکەی نزیکەی 180 پراکتیکیە ناتوانانی بیکە ئەمە لۆمان هەیە ئەو دەستە هەر بژیرێ لۆ قوتابەکەی 20 ساڵەکانی دوایی کەواتەوانی پراکتیکن نابێ ئەگەر نەتوانی دەسەڵات لای بەشەکەی دەسەڵات لای کۆلێژێکی ئەگەر تەماشە دەکات لوزنەکەی خۆیان کە ئەوە ناکرێت دەتوانی هەڵی بگری دۆ ساڵی داهاتەمە ڕوونکردنەوەیکی باشە بوانێ ئەوە مەتەلەن بە تایبەتی مەتەمانە لە پەروەردەی وەزشی هەندێکەیە مەتەن هەیە سیباحەتەیە هەیە ئەوانە ناتوانێت ئەوەی لۆی هەیە دەسەڵاتەیە تەبەن پاشەوەی کەوا ڕەزامەندی وەدەجێت ئەو دەرسانەی هەر بگرێت لۆ ساڵی داهاتوو قوتابیەکە بتوانێت لە هەندێک لە بۆڵۆنە پرۆسس ئەگە بزانن ئەو کردیتە قوتابیەک دەبینی ئەو ساڵێت تا ئێستا بابرین 15 کردیتی خوێندێ بە خۆش کە میثال بابرین 30 کردیتە 15 مایە ئەو 15 کەمایە هەر دەگیرێت لۆ ساڵی دادێ 15کەی خۆی دیکەی وەردەگیت ئەو دەدێ هەستەنگانەکەی لۆ دەکرێت دکتۆر بەم وتەی جەنابەت بێت بەم ڕوونکردنەوە بێت یعنی تەنانەت بۆ راپۆرتەکە بۆ بەشێکە وەکو وەرزشیوانە ئەتوانێت بە ساڵتر هەڵیگرێت بەڵام هیچ بەشێک یان هیچ زانکۆیەک لە بەشێک لە زانکۆکان هەیە کە هەڵاوێر کرابێت و ئەسەن بڕیارەکە نێگرێتەوەی ئەم راپۆرتە بڕیارێکی ئەنجومەنی وەزارەتە پێویستە هەموو زانکۆکانی حکومی و هەموو زانکۆکانی ئالی پێویستە پابند بن کە دەرێن پێویستە مانای کەس ئیستثنای لێ نییە ئەوە لەسەر زانکۆکەی ڕادەوەسی ناتوانانی کەس ئەو ڕێنمایانە جێبەجێ نەکات چونکە فەرمانی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵایە باشە دکتۆر ینی ئەو قوتابیانی کە کەونە خولی دووەمە ئەو کاتەش راپۆرتیان لێ داواکەن بۆ هەمان بابەت کە تەمان دووبارە کە زۆر خەڵک وازێکە دەری ئەوە ساڵێکی پارینەوە ساڵی پارینەوە نیە لە بەرەوەی خولی دووەمیشمانە ئێستا وەکو زانکۆ سڵاحدین 28 دامان نایە بۆ خولی دووەم هەر قوتابێک لە راپۆرتەکەش دەرنەچی تەمان مەزنێ لە کە گوتمان فۆرمەکەی بە پێی فۆرمەکە دەرنەچی ئەدەکەویتە قۆنا دەوری دووەم ئەو کاتە 28 بیر دەکەینەوە داخوا 28 زروف چۆن دەبێت ئەمە لە مانجی سێ ئەمەلمان هەبوو بۆ مانجی چار لە مانجی چار گوتمان مانجی پێنج گوتمان دێڵا ئینشاءڵڵا 6 ئێستا 6 ماشەڵات ئەوجا ناتوانین زارەکە تا نەگەینە ئەو کاتەیە مانجی هەش بەس مەرجە بە پێی فەرمانی وەزارە دەبی پێش یەکی 9 ساڵی خوێندنی 2020 بە هەموو قۆناغەکانیەوە دەبی تەواو بێت. دکتۆر ئێوە زۆر ئاسانتە کاریتان کردووە بەم شێوەیە بێت بەم چەشنە بێت ئەبێ قوتابیان دەرفەتێکی باشیان لە بەردەست بێت بەڵام
هەندێک حاڵەتی دیکەشان قوتابیانی قۆناغی یەکەم نە راپۆرتیان کردو ساڵی پێشتر نە شارەزایان هەیە لە بابەتەکە ئەمان دەبێت چۆن ئەو راپۆرتە ئامادە بکەن هەمان ئاسانکاریان لۆ دەکرێت کە بەڵام شارەزایان نییە شارەزایانی بەڵام تەمان ئەوەی کە پۆلی یەکەمە سیستەمەکەی سیستەمی کۆساتە کۆسی یەکەمی تەواو کردیە قۆناغ ئیمتیحانی تاکردنەوە دەوری یەکەمی کردێ تاکردنەوە دەوری دۆمبیۆ کۆسی یەکەمی خلاص بووە کەواتە مامانە ساڵێکی بچووکی تەواو کردیە ئێستا ڕاستە قۆناغیەکەمە بەڵام بە ساڵێکی بچووکی دووەمی بۆ حساب دەکرێت کۆسی دووەم شارەزایەکی تەواوی هەبووە و بەو شێوەیەش ئەمە ئەوانەی کە لە کۆساتە کە بۆ قوتابیانی قۆناغەکان دیکە بابرێنە راپۆرتەکە برین چاردەی مانگ دەبێت تەقدیم بکاتن ئەوان هەتا 2022 دەتوانێت مانێت تقریبا 10 ڕۆژمان زیاتر بۆواندا جیاوازی هەیە 10 ڕۆژمان زیاتر مەوداماندایێت لەوەی تاکو بتوانن بە شێوەی توانای خۆیان راپۆرتەکە ئەمە هەواڵێکی خۆشە خبرێکی خۆشە زانکۆی خۆ کە هەر زانکۆیەک ئەوەی خۆی هەیە بەنسبەت زانکۆی زڵادین تا 26 قۆناغی سیستەمی کۆرسات کە کۆلێژی زراعە دەگیتۆ لەگە قۆناغەکانی یەک تا 26 هەتا دەتوانین یەک دوو ڕۆژیش ئەوە چاو پۆش بکرێتن ئەو زار دەتوانن راپۆرتەکان زانکۆکان فترەی لەوە پێش بە شێوەی ئۆنلاین خوێندنگەکانی شەیە دەستیان کرد بۆ ئەمە ئیمە ئۆنلاینە ئێمە ئەلکترۆنی بچکە ئۆنلاینمان نەکرد لە بەر توانای قوتابی نەبوو هەمومان بەخۆ مەزانکۆی سڵاحدین بە ئەلکترۆنی کردمان و ڕێژەیەکی یەکزار زۆرش هەموو قوتابیان و مامۆستایان بەشداریان کرد ئیمێلی زانکۆیان هەمویان هەیان بوو و زۆر بەباشی بە ڕێژەیەکی زۆریش ڕۆژانە ئەمن ڕێژەکەی بەشداربانی قوتابیان ڕۆژانە دەمدا وەزارەتی خوێندنی باڵا دکتۆر هاوکارم باسی ئەوەی کرد قۆناغی یەکەم وەکەمیشە بڵین لە زانکۆ دوو قۆناغ زۆر ینی حاڵەتەکەیان جیاوازە قۆناغی یەکەم و قۆناغی چوارەم باشە قۆناغی چوارەم کابەست کۆتایی ساڵەکە توێژینەوەیەک پێشکەشکەن لەگەڵ ئەو حاڵەتە ئێوە چۆن مامەڵاکەن توێژینەوەی دەچوونی پێدەرێت توێژینەوەی دەچوون لە سەرەتای ساڵەوە بە هەمان شێوەی راپۆرتەکە ڕێنمایی تایبەتی خۆی هەیە یەک لەو ڕێنمایانە لە قۆنا لە فەسلی یەکەمین بەتواتە لە تاکو دەگاتە مانجێک دەبێ قوتابی خۆ ئامادەکردنێکی کردبی لیژنەیەکدا دەندرێ ئامادەکردنی قوتابێکی هەڵدەسەنگێنی و دەرەجێ لەسەدا دەدێ دەرەجەکانی سەتاچیلی راپۆرتەکەی وەریگرتیە لە پێشی ئەوەی کە دەمینی تۆ ساڵانە لیژنەیەکدا دەندە ئەو 100 کە دەمینێ لیژنەکە لە سێ مامۆستا پێکات بوو یەکیان مامۆستای سەرپەرشتیا دووشی مامۆستاخ بەڵام ئەو ساڵە سێ مامۆستاکانمان کردمانە دوو مامۆستا یەکیان مامۆستای سەرپەرشتیا یەکیان مامۆستاکەی کە نزیک لە بابەتەکەی خۆی بە هەردووچیان هەرێک و 35 دەرەجەی 30 دەرەجەی لەسەرە 30 دەرەجەکە راپۆرتەکەی بە ڕێگای ئەلکترۆنی دەدێتە مامۆستاکەی خۆی دەدێتە مامۆستای بەشدار بوو هەردووچیان راپۆرتەکەی دەخوێنەوە دەرجەی خۆ لەگە دەرەجە کۆنەکەی بەیەکەوە بۆ حساب دەکەوێت دەبتەسە ئەوان هەر کێشەیان نییە منسبەت راپۆرتی دەچوو هیچ کێشەیەکی نیە و لەبەر هەر وەکو جارانە بەڵێ مادەم باسی قۆناغی چوارەمان کرد یەک جار لە تەمەنا هەندێشت هەیە دووبارە ناکرێتەوە هەر یەک جارە قۆناغی دەرچوونی ئەوانی کە لە چوارەم قۆناغن و دەرەچن بۆ ئەوان چ جۆرە ئامادەکاریە کراوەکە لە یاد نەکرێت و ئاهەنگی دەرچوونیان حتمما لەواچە بۆ نەکرێت بەڵام نازان بەنسبەت ئەگەر بە کورتی دووشتیان یەکەمین وێنەی دەرچوونی پێدەرێن لەگەڵ ئاهەنگی دەچوون وێنەی دەرچوون خۆتان دەزان ئێستا ناکرێت بە هەر شێوێبی بەڵام ئەمە پێشنایەکمان گوتمان ئەمە دەتوانین هەر قوتابیەک وێنێکی خۆی بدا لەگەر مسەوەڕەکە ئەگەر بتوانی ئەو وێنەیە لۆی تەرتیب بکات بیکاتە ڕسمێکی تەخەرج بەس ئەومان پێ دەکەگەنا ناتوانین ئەمە 6 دەسەڵاتمان نییە ئەوە جارێک هیچ قەرارمان لێ لەبەرەوەی چاوڕوونمان نییە ئەوە ئایا مانگیش کە دویدی کەسی لێدێ کە ساڵ تاو ئەبوو یەچین و ئەوجا متەبەقیاتی ئەو ساڵی دەتوانین ئەمە قەرارێک لێدێ بەنسبەت ئەوەی تەخەرجیش ئەمە هەموو ساڵ وەکو زانکۆی سڵاحدین لە سەرەتای مانجی شەش ئەنجامەدا تەنها پاسات کردمانە مانجیدا ئێستا هیچ قەرارێکمان لێ نەداوە هەتا تەماشای زەرفەکەی نەکەین ئەگە زەرفەکە وهابی حتمما پێمان ناکرێت خۆتان دیتان هەفلەکە کووە ئەو کەس ڕێمان پێنادا ئەگەر ئینشاءڵڵا تەمەناش دەکەین ئەگەر ئەو زەرفە باش بوو جوانترین واتەکەین ئەو زارێ لە تۆرەکەیان لە هەفلەی تەخەزولە دەکەینەوە تەمەریز دەبیت ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بەڕێستان دکتۆر جەوهەر فەتاح کە ئەمڕۆ سەرۆکی زانکۆی سەلاحەدین بە وەکالەت لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ زانیارەکان بە هیوای تەندروستێکی باشە زۆر سپاستان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم سەرکەوتوو بووین بەڵێ باسی کێ بکەین دۆناڵد ترامپ ڕۆژێک نییە لە بابەتەکانانەوە ئەم سەرۆکە بەڵێ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیوەتی لە مەودووە سەیری خولی تۆپی پێی نیشتیمانی وڵاتەکەم ناکەم
چونکە یاریزانەکان لە کاتی گوتنەوەی سرودی نیشتیمانی ڕەگەزپەرستیان سەرکۆنە کردووە. زۆربەی کات سۆڤان بابەتەکانی دۆناڵد ترامپ سەرنجڕاکێشە جیهان بەخۆیەوە سەرقاڵەکە شتێکەڵێ ڕستێکی کورت تەڵێت ئیتر ئەیکا لە تویتەکەیش زیاتر بە تویتەر دۆناڵد ترامپ ئەو شتانی کە هەیەی ئەیگەێنێت وا دەڵێت چونکە بۆ هۆیەی کە ڕەگەزپەرستیان سەرکۆنە کردووە دیارە ئەم لەگەڵ ڕەگەزپەرستیایە ئێوێ وەزعەکە باشکاتەوە بەخراپ پێکاتەوە زیات بەڵێ لەگەڵتان بووین ئەمڕۆ بۆ ماوەی کاتژمێرێک و هیوادارین کە ئەم کاتژمێرە سوودێکمان بە ئێوە گەیاند بێت و ئێوە کاتێکی خۆشتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 لەگەڵ ستافەکەی بەسەر برد بێت انشاءالله بەدانیشتن لەگەڵ خوانێکی خۆشی بەیانی سادە کاتێک خۆشتان دەست پێ کرد بێ و بەردەوامن لە ئیش و کارەکانتان و تەندروستێکی باشیشتان هەبێت لە پێش هەموو شتێکەوە هەر شاد و سەرکەوتو بن تا سبەینە ئێسان بینینەوە ماڵاوە کاتە